بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه من والاه. براني بريزم السلام ورحمة خوي جورا برجي بسر هما إن شاء الله. أمر كات سن موضوعك هي أو هلا باسي أكين بوي همومان بيتو بيرمان أما أمر اسمه بشيك لبابته كمان بلام بابتي أساسي ليردا دو محوري سيمش أم باسمانة محوري أساسي من أما إما شون للرجاي قرآن كداد وربقرين أو ركارانة شين إما بقرين بر بوي ببين أهلي استهداء بالقرآن إما كمال خطوة من هي كمال ركاري جاسا من هي ركاري هر جوران أوي آية من شيم بوشي ديرام يعني ساد بخوت برسا تو إيش اللي رسيه تو علاقي تو لقى شيء علاقي همومان وبيش هموشتك لقى پروردگاره اما كيشي هر جورمان اما خوانا ناسين بويه دكوينه هلو تاوانو يكك لو شتاني زور زار بيري يعني خۆمانی بێنینەوە ئەوەیە من کاتێک دەمەوێ لەم ژیانەدا بژیم و بۆ نمونە خزمەتێ بکەم و ئەم شتانە بۆچی خەڵک لێم وەرناگرێ بۆچی خەڵک دائما من لە سیراع ئەژیم خەریکی علمە بم يعني ئێستا لەوەیە ئێمە وەکو ژیار چەندەمین جارە باسی شێوازی تەڵەبی علم و عەوائق و ڕێکارەکان و عەثەرات چییە و کوو بگەین و بخینینەوە بەخۆی یەکێک لە هەرە بەستە گەورەکانی بەردەم فێرخوازی زانستی شەرعی و هەموو تاکێک ئەمەیە ئێمە هەموو ڕۆژێ لە گەڕانین بە دوای ئەوەی چۆن بگەین یعنی مەجارمان کنێشێتەوە بۆی بگەین خەزیەکە لێرە محورەکە لێرە ئەمەیە من و تۆ هەموو ڕۆژێ دەگەڕین بە دوای ئەوەدا چۆن بگەین بۆ ڕاستیکەوە هەیە بەڵام ڕۆژێک حەوڵمان نەدا بۆی ئەو هەموو شتێک خوێندومانەوە لەسەری ئەو هەموو ڕێکارە بۆی بگەین بە ڕاستیەکە ئیتر ئەم پێناسەیە بێنە بۆ موسڵکی ژیان شوملەکە کابرا چێژی لا هیچ نییە ئێستا بۆ نمونەیەکی تر بێنینەوە سیارەیەک ئێستا هەر یەکە و دڵی خۆیان خولیای سیارەیەکی هەیە حەزەکە عەلەی بخڕێ فڵان ڕۆز ڕایس بۆ نمونە ئەم لامبۆرجینی ئیتر قەیەتر بۆ نمونە ڕاژ لۆڤەرە ئیتر مارسیدسە بی ئێمە ئەو هایە ئەی ئەو هایە دەی وەنەوشێ فڵان شتە بەڵام ئەگەر بێنە سەر واقیعەکە من بەیانی ڕۆز ڕایسم کڕی بۆ نمونە جەنابەت بەیانی وەنەوشەیەکت کڕی بەس فڕێی یەکەمی خۆش دوای فڕێی یەکەمی یەکسەر فکرتە ڕوا بۆی وەڵا هەیە ئەگەر 2022 مۆدیلەکەی شتێکی تر بێ یان سیارەیەکی تر ئیتر حەسەراتە سەر مارکەیە تر دەفتەرێک گرانتر و گۆرەقەیە گرانتر هەتا وەکو فەقیری خاوەنی ڤیکترای حەز لانسەرە کڕی حەزەتە بیکاشۆ ئەمە تەبعی ئینسانە بەڵام ئەوەی ئێمە هەستمان پێ نەکردووە ئەمەیە ڕۆژێکیش پیادەمان نەکردووە چێژە لە بەندایەتیەکان چێژی بەندایەتی چییە هیچ کەس نییە بڵێ من نوێژێکم کرد بە چێژەوە عەفوەن دوو نوێژم کردەوە بە چێژەوە فول تەدەبوڕ خۆشوع وەقار سەکینەت ئەیتاو هەستێکی فول خۆشی بەڵام ناتوانێ بڵێ هەردووکی دووبارەیە هەمان گۆستی نوێژەکانەکە بەڵام ناتوانێت بڵێ دووبارەیە بۆ چونکە ئەگەر توخوای گەورە چێژێکی ڕەبانی خستە دڵی بەندەکانیەوە بەندەکانی ناتوانن درکی پێ بکەن یەک وەسفیان هەیە بۆ هەموو چێژە ئیلاهیەکان نمونەیەکی تر
نمونەیەکی تر نمونەکان ئەمەیە من هەتاوەکو ئستا بۆ هەج هەمومان هەتاوەکو ئستا هەوڵە دەین هەوڵێکی تر هەوڵە دەین بۆی قورئان لەبەرکە یەکێک لە هەرە شتە میهمەکان ئەوەیە قورئان لەبەرکە کامان هەوڵمان نەداوە کەس نییە هەوڵی نەدابێت قورئان لەبەر بکات بەڵام کێشەکە ئەمە نییە قورئانەکە لەبەر کات ئەتە نەبەرەکە بەڵام ناتوانێت مراجعەی کاتەوە ئەویش زانایان محەممەد ئەمین شەنقیتی کەڵڵا ڕەحمەتی خوای لێ بێ قسەیەکی زۆر جوانی هەیە یعنی لەم قسەیە وەکو دەڵێ ئیترت حفظی قورئان و بابەتەکانی قورئان کۆتایی پێدێ چییە ئەڵێ هیچ حفظێک ناچەسپێ هەتاوەکو لە شەوە هەڵنەستی تا جودی پێ بکەیت ئەڵێ تاقیکەوە لە ئەڵڵا بەیان ڕەحمەتی خوای لێ بێ باسەکە ئەڵێ تاقیکەوە ئەگەر شەو هەستای تۆزێ گریایی هێواش سەکینەتی خوای گەورە دڵتی داپۆشی و خوشوع دەورتی گرتە بوو کوکو پەرژین ئەو کاتە تۆ وەرە سوڕەتی نەبە مڕاجعەکەوە بە یەک جار خوێندن لەو چێژەدا سوڕەتی نەبەت بیر ناچێتەوە پێویست ناکات جارێکی تر دانیشتەوە بۆی سوڕەتی نەبە مڕاجعەکەیتەوە ئەم قسەیە ئەم وتەیەش حتمما عملی لە دوایە ئەگەر تۆ بتەوێت بە نەزەڕی تێی بگەیت و پیادەی بکەیت پیادە ناکرێت بەڵکو خودی کارەکە عملیە جا ئێمە موسڵمان ئێستا ئێمە کۆمەڵێ بەربەسمان لە پێشە بۆ ئەوەی بگەین بەو چێژە ئیمانیانە یعنی ئێمە هەتا ئێستا خەم بە گوناهەوە دەخۆین خەم بە گوناهەوە دەخۆین بەڵام ئەگەر خۆی لە خۆیدا گوناه دەواازەیەکە بۆی پێی بگەی بە پەروەردگار چۆن بێنە پێشچاوی خۆت لەسەر ڕێگان نەزەڕێکت کرد ئەگەر دڵەکە سەلیم بوو حوبی خوای تێدا بوو دوای نەزەڕەکە فەوری ئەستەغفیرڵات کرد نوێژەکەکەی دەست نوێژەکە شوی ئەوە سایانەی لەبارەی تسکیەوە هاتووە حەز نییە لێرە شتێ دووبارەکەینەوە تەسکیە چییە معنای لغەوی ئیسلاحی و فڵانسی فەرموو ئەمە سوودی زۆرە نەزەڕیەن بەڵام ئیستیفادەی قەلبی بۆ هیچمان نییە هەتاوەکو ئێمە نێن سەرەتا خۆمان تا بکەین بەرامبەر بینی خۆمان و خوامان بینی خۆمان و خەڵکی تانەکەین ئەم شتە ڕوونادا و ئێمە خاڵی دووەم ئەگەر بین ئێمە چۆن بە قورئان هیدایەت وەربگرین یەکێک هەرە مهمەکان ئەوەیە کەوا ئێمە تغییر و زاویة النظر بەس زاویەی تەماشاکردنت ئەنجامەکەی بگۆڕە چۆن نەفسی خۆت ئامادە بکە بۆ هیدایەت وەرگرتن تۆ نەفسی خۆم ئامادەکەم بۆ هیدایەت وەرگرتن تۆ کابرایەکی وێڵی بە دوای لێخۆشبوونە بە دوای جەننەتە ئێستا ئێمە هەمومان بێم باسی بەهەشت بکەین یەکسەر ئەگەر یەکەم نەبێت دووەمە حۆری کەعکە حۆری ئەو هایە ئیتر شتێکە خوارد لە گردنی دیارە و گردنی زەرد و ئیتر پیادێ نەخواری ئەمە هیچ یعنی نەمەتێکی چێژی تێدا نییە بەڵام ئێمە ئەوەی بیرمانە نەکرێتەوە شتێکی ترە خوای ڕەب العیزە هەموو سەر هەفتەیەک تو بێ میوانی ئەو تو ئێستا کابرایەک دێتە میوانت تەواو خۆتی بۆ ئامادەکەی منداڵ دەنگتان نیە بێعاری نەکەن شێوەیەکی خۆش لێم نییە فڵان بەس تو ئەگەر خۆت میوانی ڕەب العیزە بی هەنی چ چێژێکە یعنی بێنە پێشچاوی خۆت تۆ پەروەردگار ڕاوەستاوە لە ڕۆژی جومعەیە لە ڕۆژێکی کوێ ئەمڕۆیە چاوەڕێی ئەوەیەتی تۆ بچی بۆ دیداری ئەنی هەستەکەی ئەمە تەریقەیەکە نەمەتێکە زۆر دڵ هەستی پێ ناکە زۆر لەمە گرنگتر و مهمتر لەمە ئەوەیە ئەگەر خوای گەورە سەلەم نافەرمی ئەگەر ئێوە بستێک نزیک بنەوە خوای گەورەش شی برێک ئیتر حالا حەدیسەکە واریدە
ئەگە بستەک بێ من باڵێک دێم و ئەگە بۆمە بە احتیاجی بڕۆی من هەروە لە دێم ئێستا ئێمە ئەوەندەی کێشەکەمان لەسەر خودی ئەم کێشەیە زاتی خوای گەورە چۆن ئەو هادێ چۆن ئەم هادێ لە بیرمان چۆتەوە و لە بیری خۆمان بردۆتەوە خوای تو مناڵێکە باوشی بۆکەیتەوە چێژەکەی وەسف ناکرێت ئەگەر پەروەردگار بەرەو لای تو بێ چۆن وەسفەکەی خۆش هەمووی تغیر و زاویەت نەزەر ئێمە خوای پەروەردگار لە هەموو قسەیەکی شەوانە دێتە خوار شێخ سەعید کەمەلی زۆر جوان قسەکە دەڵێ ئێمە ئەوەندەی خەریکین بە جدل لەم بابەتەوە ئەومان لەبیر چۆتەوە خوای گەورە دێتە خوار ئەڵێ چی هەیە من لێ خۆش لە شۆن بۆچی داوام لێ ناکەن چی هەتاوەکو سەحەر زۆرێک هەیە بە دیار موبایلەوە نەک زۆرێ هەمومان ڕووی داواتە باین لە خەدووش دوورکان نوێژت کرد کاکە دوورکات پێ ناکرێ وترەکەت کرد یعنی هەتاوەکو کەی ئێمە درۆ لەگە خۆمان بکەین درۆ لەگە ئیمان و باوەڕ عەقیدەی خۆمان بکەین هەمومان ئەم شتانە هەمیە هەر یەکێک بێنە لێرە دووەندێ وە قساکە بەڵام من ئەگەر هەتا بەیانی قسە بکەم هەڵنەستم شەو دوو ڕکات بکەم جمعە و دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژی نەبم نەیەم دانیشم لە باتی ئەوەی فەیسبوک ئەو حالێکەم تیکتۆک و کوالێکەم فڵان والێکەم بزانم فڵان چێ پرۆستی کۆمیدی نوێ کردیا ئەمە ئەڕوا چێژەکەشی حەلە لەحزەیەک کۆتاییە چۆن هەندێک گوناها هەیە لەگەر تەواوبوونی گوناهاکەیە یان هەندێک چێژی شەرعی هەیە لە هەمان جنسی خراپە هەیە لەگەڵ تەواوبوونیان کابرا پەشیمانی ئەیگرێ بەڵام ئینسانی موسڵمان 24 سەعات ئێمە پەشیمانی ناماگرێ خەزاڵە نابین نوێژەکەین ئەگەمان نوێژ نییە چی ئەگەی نوێژە نوێژی چی حاڵی چی کوێ بیرەکاتەوە ئەم نوێژە بۆچی ئەکا تۆ بێنە پێش چاوی خۆی کێکێک لەوانە کەەوە ئەگەر تۆ هاتوو لە سوزدەیە بۆ سەرت بەرز کرد خوای پەروەردگار بە ذاتی خۆی تەماشای نیشانە دەکا ئەگەر تۆ هاتوو ڕوت هەڵۆژیێڕا تر سەیری ئەملات کرد سەیرت کرد ئەم کابرایە پەندێت شوێ جوولێنی ئەم کابرایە چۆن دانیشتوە تەنیشتمەوە ئاز سەحابەکان ڕەحمەتوخان لەبێ ئەڵێ وەرن لە کاتێکە عەمەلیات بکەن کە لە نوێژدا ئێمە بچی وێنەیەکەی مدمین سەرخۆش چییە چێژێکە کەوا توخای گەورە ئەی خاتە دڵی ئەو کەسانێکەوە قبول پێبەخشونە قبول کاتێک ئەگات بەدڵ ئەگەر تۆ ئامادەی قبول بی بەڵام تۆ ئەگەر ئامادەی قبول نەبی و تافی قبولش بڵیتەوە وەکو ئەوە وایە ماڵەکەت سوتا بێ بوو بێتە ڕەژوو جا هاوارکێک خەڵکی بمگەنێ ماڵەکەم سوتا ماڵ تازە سوتا خەڵک بگە ئاوی پیاکبیانەکە خۆڵەمێژە خۆڵەمێژ سوودێکی نییە بۆ تۆ ئەمە زاویەتی نظری خۆمان بگۆڕین ئەبێ ئەمە دایم بیرکەینەوە ئەم قورئانە بۆ هاتووی کیمە بگۆڕێ سوودی هەرە ئەساسی بۆ ئێمە ینی ئێمە هەموو وە ئەزانین تەدەبڕ ئەمە یە کاکە حوتەش کتاب تەفسیردانە هەمووی خڕکەوە لە خۆت بیخوێنەوە لەقلێکیان شتێکی تێیە بۆ نمونە ئێستا ئێمە هەندێکمان وامان لێ هاتووە وە ئەزانین فروقی لوغەوی لە قورئانە ئەمە تەدەبڕە وەسیلەیە بۆ تەدەبڕ بەڵام خودی تەدەبڕ نییە تەدەبڕ چێژێکە ئەنی پرسیارێک ئەنی بۆ هەمووتان ئەگەر جوابێتەوە ئاساییە فەرقی تعقل و تەفەکر و تەدەبڕ و تەئەمل چییە مامۆستا زیاد فەرموو برا بەحر العلوم مامۆستا بژار مامۆستا ئەدی تەدەبڕ چییە مامۆستا حەسەن کە سەر
كسر حسن أخوي ليرة إما زانيني أم معناه أنا هموي هوكاريكا بو أو إما تدبر تكون بو من أم آياته إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر بشارك إما هم زين نيجدون ما نكاتوا لا الخراب ومنكر ناكس بشيء بلام بشارك يرى أويا بوتشي نيجدون ما نكاتوا حتى إنسان أبشار قلت له بوتشي نيجدون ما نكاتوا لجناها أو كارتيه أم حركاته سكناته يا أم لزينة دور خاتو يعني ما بيمان ديك بينو بندو واسطيك غيبية دروز بينيان مروفكان بوي أم السكينة برجع بدلو ضل بي أقرب بقري ها بوي كم صام نفرم يا أجا هلا نبم أجر هاتو كسر تورو بس لازم نجيب شواتو توركان نجبكه أجا هلا نب أما هموي وسيلة كبوي إما بجوري كتير لم پیام خداییه بگین بو اوی ام بربستانی دیتا پیشمان بوین نفسی خومان چاب بکین نیتا پیشمان هتا او که من پی تل نخلیس کین یکی لهرا يبونوا من ريكاركان بو اوي اما في اوكين دائما دفتر كتابتي نوش كتابه هاش تشتكي نوش تشيجي نوش لجيان تاع رويدا بينوسا بونو من گناهات كردوا گناه لساتو وقت خوياش تشيجي هي بس خاوني گناه كازاني اما تشيجيكا يعني نبراويه بلام وكو باسم لم تشيجي بهستر اما تو بيت بكي توبكي ام توبيا واللي كان يتوسع جناحك و يكي لواني كوا اما كبونو منو كواما لبكا اوي كوا ابن مسعود رضا ورحمته خوالي به تفرميت على ام قرآن پرتوكيكي بأدب دا پوشراوە لەلایەن خوای پەروەردگارەوە نێردراوە بۆی ئێمە بە ئەدەب داپۆشراو بکات چۆن بۆ چونکە ئەم قورئانە پەتێکە لە نێوان نور و تاریکایی ئەم نور و تاریکایە وا لێ ئەکات تاریکایەکە بتبات بۆ عیلەت و زیلەت بەڵام نورەکە بتبات بۆ شفاء و ڕەفاهیەت ئێمە تو بێ ئەمە هورد بکەیتەوە کمانایەکی زۆر گەورەی هەیە هەتا ئێستا ئێمە قورئانە خوێنینەوە لەبەر ئەوەی ئەلف لام میم بەتەنیا حرفێ نییە و ئەلیف حرفێکە و لام حرفێکە و میمیش حرفێکە هەرێکە و عەشرە هەرێکە و دەچاکەی بۆ هەیە ئینجا زۆر زارم دیوە یعنی بخۆمەوە دەستمان پێ کردووە يلا بزين سورة الفاتحة تنبيته ولا دخيل بزين تخير معنا قاتي هي أما خير تجيش والله أم سورة الفاتحة تحاربوها تو خير بيبقى يعني بمعنى أزرقين نك بمعنى خير بقوريكي أما أوي باسم كر كمال يقولم تشتاني كوا بيوست إما يمت مع بوي هبي يعني بتعبة قرآن أو يشر تحزمان كرزاد دينا سر أو رسماء أحمد رسماء بينه خوين أمر رسماء أجر إيه بين مثل باسي تسكيناكين بلام دين باسي أكين أو كبر بس أنا تشين أو عائق والرجرانة تشين كواد تتبشمان للتسكية دو جورة إما تأستا يك زورمان گزارش کردو يك زورشمان کۆڵیوەتەوە شەهەوات پێنوخوا سەسەم دەفەرمی هەر کەسێک زەمانەتی نێوان هەردوو لێ و هەردوو ڕانیم بۆ بکەوە من زەمانەتی باشی دەکەم
ئەمە یەکێکە لارە گەورەکان بەڵام شەهەوات دوو زۆرمان هەیە شەهەواتی قەلبی وامان لێ ئەکا بمانگەێنێ بە شەهەواتی دەستەی لە دڵەوە کاکە من کۆمەڵێ ئاواتی پیسم دەستگایە یەکێک لەو ئاواتانە ئەوەیە بۆ نمونە من فڵانم پۆڕێکەوێ بۆ گوای لێکەم حەزەکەم یعنی بۆ حەز ناکەم کەس لەم باشتر بێ حقدێ ئەم گرێ بۆ لە خاڵەکانە باسمان کردو کیبر لە تەسکیە بۆچی ئەبێتە عائقێکی گەورە کیبر کەوتوراشمیش زۆرێک باسی کرد لە عائقی بینی تاڵیبی علم بەڵام ئەوەی لێرە هەرە گرینگە کاتێک تاڵیبی علم عائقی کیبری بۆ دروست ئەبێ تەماشاکەن ئەگەر هەزارەها متونی لەبەر بێ ئەم علمەی سوودێکی ناهێنێ چەند کەس ئێستا ئەتوانین بڵێن ناوی زانایەکی ئاینی بڵێن گڵای دووتی بەرزە علمی پێیە وڵای کەس ناتێتە خود بێ خودەشی لێوە ناکرد نمونی وامان زۆرە چەند کەس هەیە لە ڕووکەش شتێکە و لە پەنهان شتێکە خۆمان بۆچی بچینە سەر خەڵکی تر بۆ نمونە من کارێک ئەەکەم حەزەکەم کاک زەید بزانێ من کارەکەم من نووسینێکە نووسم حەزەکەم متابعی کومنتەکانەکەم زوو بزانم بزانم ئەرێ فڵان کەس چی نووسی بزانم چێ پێی موەستیرە چێ پێی گریا ئەمانە هەمووی بربەستن وا لێ دەکات تۆ دا ببڕێ لە تەسکین نەفسی خۆت ڕیا وی باسمان کرد حەسەد بچووکترین حەسەدکەوە ئێمە هەستی پێ ناکەیان عەفوەن شتێکم هاتەوە بیر ماشەڵڵاوە خوتوڕەیە شەیتانیش جازە پیاوە خوتوڕی پیاوانە دەینی یەکێک لەو خوتوڕانەی بوسێ هاتەوە بیرم ئێستا کیبر یان بۆ نمونە خۆ بە دەرخستن یەکێک لە شتەکان لە مەجلیسێکە دانیشتووی کابرایەکی لێیە توی پێ ئەهلی مستەوایە تو کابرا باسی بۆ منە کاکە زۆربەی سەدە تو بوو ئەهلی عەرەبیە کاکە باسی شریعەتت بۆ دەکە لە کاکە بوون ئەم مۆزوعی بۆ نمونە پیا کوشتن ئەو هایە حەد و حدودی ئەو هایە توشێتەکە دەڵێ لەبەر ئەو مامۆستا فڵانیش دانیشتووە بەڵام هەر بە خاتریوی قسان دەکەم ئەویش لەجێ خۆیەوە ملی بۆ دەلاقێنی ئێمە ئاگدار نین ئەم من لە قاندنە خوانە خواستە ببێتە هۆکارێک بۆ کی بڕ خۆ منش ئەگە وڵای بکە من کۆزاری قسەم مادا ئەنەمە قسەی بکەم تۆزی بەوەی دەکەم ئەمە حەسد بەخۆ نەکردووە ئەم من لە قاندنە ئەمە خوتووەی حسابکە خوتووەی یەکەمە لە کیبرە تووشی ئەبی جالەوەی عولەما بەسییان کردووە خوتۆکانی تر زۆرن بۆ منە ئیتر دەچینەوە کسەر کیبر حەسەد من گەنجێک خۆت پەروەردەیەکی حەسەدی ڕئیسی ناو ئەهلی ملتەزیمین ئەمەیە ئەمە معلومی زەنابدانە غیبتەمان هەیە حەسەدمان هەیە غیبتە ئەمەیە تو حەزەکەی بۆ نمونە فڵانە مامۆستای دیار تاری بەقەوە تا قسەی بە عالمە ئەو هەیە حەزەکەی وەکو ئەو بی نی حەسوودی ئەنی غیبتەی پێ ئەبێ غیبتە ئەوەیە حەز ناکەی ئەو شتانە لەوی کەمکە حەزەکەی توژی ئەم شتانە هەبێ ڕا حەسەد ئەوەیە حەزەکەی لەوی دابڕن و بەبەری خۆتا بکەی جا حەسەد ئەمە حەسەدی گەورە ئەمەیە تۆ بێی کە منداڵێکت پەروەردە کردو یان گەنجێکت پەروەردە کردو بەرزی خۆت هەر یەکێک بۆ منە لەمانی تەمەنیان هەیە یان لەمێژە ناو ئەزمموی داوەن ئەزانن قەدی من خەریکی داوا بوونە لەپڕ ئەم گەنجە کە پەروەردەی ژێردەستی ئەمەیان بۆ نمونە ئەم تەوجیهاتی داوەتە پێی ئەمە بکە ئەمە باشە ئەمە خراپ ئەم مەکە بکە ئەمە بڤێ ئەمە مەکە ئەم شتانە خۆری داوا بڕووی ئەودا هەڵدێ خۆری داوا بڕووی ئەودا هەڵدێ تۆ لای خۆتەوە
حسودی پێ بێ ناخۆش بێ بچی بە دوای نقطەی زوعفیا بگەڕێ بڕی ئاقڵای هەڵەیەکی لێ بدینەوە بوو ئەوەی ئەوە بزانێ لەو ئاستانیەکە ئەسەلەتی هەمووی پروەردەی منەوە ئەوها ئەمە ئەهلی ملتەزیمین ئەهلی دعوە ئەم شتیان زۆر تێدا بەدی ئەکرێ یەکێکە لە هەرە کوشندەترین هۆکارەکانی کەەوە ئەو کەسەی کەوا پەروەردەکارە پەروەردەکراوەکە کڕکێفی ڤیوی تۆ هاوڵێ زمانی مستەڵەحی ڕکێفی ڤیوی زۆر لەم وەرزترە دعوەی حدودی دعوەی زۆر لەم زیاترە قبوڵی لەلایەن پەروەردگار زۆر لەمە زیاترە بەڵام ئەم حەسوودی پێ ئەبا ئەم حەسوودیە ئەیگەێنێت بە ئاستێک کەوا کەس نەفع لە علمەکەی نەکا نە لە باشەی خەڵک سوودی لێ دەبینێ لە خراپەش ناگاتەوە ئاسی خراپەی خەڵکی حاسی سوودی نامێنێت و خۆی و قاری خۆی دەمێنێتەوە بە حەسەدەوە ژیان دەرەکە یەکێک لە هۆکارەکانی تری ئەوەی کەەوە ئەمڕازی قەلبیە تەفرەقەیە تەنازوعە ئەمانە یەکێکە لە هەرە کوشندەترین هۆکارەکان کەوا ئەمانەی باسمان کرد لە دڵەوە دروست ئەبێ تو تەفرەقە من لەسەر ئەدناشت ئەم برای خۆت هەتا فی دەرکی ئەسفەلی من النار ڕانەگری قاتەکان تریش نابێ فی دەرکی ئەسفەلی من النار بۆ وڵاهی لە جزئیاتە زۆرێک ماندی بەهۆی جزئیاتە کۆتایی هێناوە بە دعوەکەی تر ئەمە بە سەریعی پیاڕن تر دعائقەکانی تریش بۆ نمونە شوبهاتمان هەیە ئێمە شوبهاتی فکریمان هەیە تر بۆ ئیلحاتە بۆ شکە لە کۆمەڵی سەوابتە بۆ نەگۆڕەکان قورئانە ئیسلامە فەرمودێ ئەمانە هەموو یەکرێتەوە علمانیەتە یەکێکە لە دینە هەرە نوێیەکان کەوا ئێستا دژایەتی ئیسلامی پێ ئەکرێ ویان ئەو تەوجیهاتە گومڕاییانەیە لەلایەن ئەو کۆلکە مفەکیرانەی سەر کەناڵەکانەوە تەرحەکرێ بە ناوی تەجدیدی فکری و خوێندنەوەیەکی تر بۆ دەق و تر هەستانەوە و داڕوخان و ئەم ناوانە ئیتر شوبهاتێکی نەفسیمان هەیە ئەمە یەکەوە تۆ سیقەت بە ذاتی خۆت نماوە وڵای کاکەم من هەرەکەمە گوناهەوە بۆ نمونە ڕێم کەوێتە لینکێکی خراپە ئیلا ئیکەمەوە ئەمە یەکێکە لە عائقەکان کەوا تۆ تەسکیان سوالی عەجزی وەضعف دائیماً بە دوای سستی خۆتایی ئەڵێ بۆ منەش کوردەواری دەی شەوە لەی داوە ئەنی ئەمە هەمووی عائقەوەکە تو داڕوخاویتەوە ئینهیارت کردو بەڵام ئەم ئینهیارە نا کەوا جەماعەتی گەشەبێدانی مرۆیی دانەوێت خەڵکی پیاستێنەوە ینی ئێستا بۆ نمونە هەند شتی باش هەموو شتێک باشی خراپ یانی شتێک لەوانەکە مانایەکی هونەرەکانی پێکەنین برا هونەری پێکەنی ئینسانی مسلمان تەبلیغ سنت بکە و هونەری پێکەنین واضحەوتەوە پێویستەکە دەوە ئەوەندە مەکەوە ئەوەندە دانە دیاروی حساباتی دانی و فوتە و تەرتیبات و إلى آخره هیچ ئەساسی نییە وەم منهەجیەت زۆر گرینگە زۆر جار بخۆشمەوە حەبلحەبلێنی فکریمان زۆر کردووە ئەم حەبلحەبلێنی فکریە تەئەخیرت ئەکات لە دووسێ شت ئەگەر بێنە پێشساوی خۆت سەردەمانێک ئێستا بۆ من نمونەیە بێنمەوە جارێکیش پۆستم کرد بە فەیسبوک ئەنی ئەو قەناعەتم بۆ دروست بۆ لە زۆرەوە ئەڵێم سەرەتا ئێستا ئێمە زۆرێک نەگەێمە زۆرێک ئێستا ئەوەندەی کتێبی عەقیدەی خوێنێتەوە ئەو نەزارەت زوعەمەی نەخوێنێتەوە چۆن قەناعەتکەن ئەوە تەجربەی خۆم ناوە تەجربەی خەڵکی تر و بینیومە خەڵکی تر ئەو کەسانەی لە بیدایەتەوە دوستان دا عەقیدە یعنی عەقیدە مهمە سەوابیتەکان بزانە و لەسەری بڕۆ بەڵام نەک هەموو ژیانت فلان کتوب صادر بوو بیکڕی فلان شەڕەحات بە دوایە فلان حاسی ژیان هەموو دەرخی علەمایانە فەرموون ئەوەی بدایەت ئەو منهەجە پێغەمبەری بدایەت عەقیدەی فێرکردن
عقيديك تاوي سوابي نقصتا برو كروكوا ووسائل وتصفروعات تخلق معها تاوي زانا بردو تفروعات حموي لما داني اهل السنه فرا اهل السنه جماعه اهل السنه جماعه اهل السنه جماعه اهل السنه جماعه عقاري دعوي فرديد تراب ولا كتير لو خالكيش كلوستو اللي كان بلام دعوي فرديد كوتاي بيدي نمنا او كساني الى سرتايا عقيدتي ساده انا زاني تو دامزراو بن لكوتايا راه مدير عقيدتي دامزراويان هبو دواتل سان كده علوم شرعي فقيان اخوين فلان يا اخوين فلان يا اخوين خويان تواك متمكن كده لما علم كان الاخير شاب متمكن عقيده يا اخي قناعتين او كساني متابعه كان برون بير كان وزان شو هي وهاله او كساني لقام يستان قلنا تو حتم هذيك براد تلك معناه سرتاي طلبي علم ولا قال معناه ثم شايك اويك كومل السواوي فير بو تذكر ده اويت الدواي ام جته ابيت ما مصايم قناعتكم واي يعني برون متابعه كان زور مواديوا همي واي اما الى بدايه دواي هاتو امي بيته ما مصايم كسي كهرجو صار اخر عقيده نفر يوبو ففتره قريب انا بلغ المرام عمس الحكام انا بخوش يبوجي عمري صار بلغ المرام يبرا حرب متوتر كتاب ما اما يك يعني او واقعاني كسرت هذا معني عندك وها بيشكي باس معك ناسيني پروردگار ناسيني نفسي خود كهاني ذكرين شتا يعني وسيله گناه باشه نفسي خود تقدر خلقه كثير لكوتايا اما ده بيلين يعني الشخص عيد كماليو شغل زاد مبروك خيرش ايش مقاله كان فيديو زور زوان علين يكي لصالحين دعاءك عليه تخاي قول ليم خوش بقى بتفاصيل كبيره منها بلام ليم خوش بقى اگر من بندتني خوا تو بس اي ام اتوا ورحمتي وسعت كل شيء تخايم شيء تخايم ليش تخوش به اگر هي اگر هر امجني والله تخاي قبل ما خاطر بر رحمه جزاء خويا هر بم تشتهي حساب ما قالوا لما خوش به كاين بالرحمه خويا صلى الله على محمد وعلى اله وصحبه وسلم سلامة الدنيا ربي سلامتك وخير خير تامن يا ربي